ها ماما وزعما اوان هون دبرو دركاش كان دركا راوسه دركاش كان راوا وقت يوتا كوالي شوية على رنيا جاد يا توالتها اي كوالي اوتو تدير باشا او كرامة لكم فاكركم اوتو ورا قاعد دانشا دانشا سبيت لهم كراكات لا من زندانة بوچی تو چیت تو چۆ کوڕی من سزنەکەی ها صار بي حاكمة كوري تو لا من زندانة لبري فيري أدب وأخلاقي كم والله من خطأ زۆر بەخلاق و بەئەدەبە تۆ ئاگادارێک کچەکەی خۆ بە کچەکەی خۆ تەربیەت بە باسي كتشي من مكة كوري تو بدوري كتشي من أخليتوا ئەشەد و بیللا کچی تۆ واز دەکوڕی من نانێ شەوەتانیوەی شەو تەلەفونەکە بۆ تەلەفۆنی ئەیتێ كتشي من تلفوني بيها كوري وشري بيها فروشي خطاك سكيتو يا خو حزيلي نبي كربو وازي ئەرە وەڵڵا شتيوانيا أو رجل بدر كاكوري يوم قلتوا شتيواني كاكي من قد شتيوانا كان گوێ بگرە یا ئەو تێسە کوڕەکەم بۆێنی یا تەلەفونەکەم بۆ پۆلیس بك دايك تلفون بو بوليس بكي خرابتري بسرينم تعذيب يوم ماما با خۆمان تووشی ئەو دەردەسەریەوەی نەکەین با بهێنین و لە کۆرە خۆمانی کەینەوە والله انا كاكي جو بگرن بابا گفتوگۆ کێشەکەمان چارەسەری بۆ بدۆزینەوە دەیکوا دەدەی دەیفەرمی باشە 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 هێمن بن میسۆ بڕە بێژەنم بۆ بێنە دایک کوێر بێ کوێر بێ بڕۆ دایک کوێر بێ بڕۆ تۆ بۆ ڕۆژێ گیرەی ئەخدە چۆن وا ئەبێ هيك زور ضعيف کوێر بێ ئەی زاڵم تیکێنە نەوبی بۆ مناڵە سێ ڕۆژە پار ناتۆتە سەرم بڕە کوڕەکەتان یەک ساعتێکە گیراوە یەک سەعات لە دووری دایکم بۆ من یعنی سێ ڕۆژ كاكا انا متواز لو بينا شي كربن توم نار بولايته هم بو ساعدين بو بدوز اها هذا ايش خوي من لما الله لكني شخص ما قلني شاكي بايك ببيني شادی ساراوە ودي بايك ببيني يا مرا منيش هزاري وكو دامك انا اقول ئەی منيش تنكر وتبعد عني شنو يتر خليك اول بس داعي تسمي جوية كم تو ماركت باوركا بس سري كاك سعدي داعي دكس امدا سامي قلت ابو دكس امدا سامي قلت ابو بس انس لا لهم كان سر من امير درۆکە تەنها بە تەنها خۆم هێنامە والله ڕاست ناکات بەیەک دەستی علاگە مەردایتە سەری و چی شەفتی برند و کردینێک کورە وەڵڵا ئێوە بە تایفە ڕۆژن بۆی ئەمە نازەم هەموو عەشیرەتان لەکوێ بوو ئێمە بۆ سێکەسین هەرگە سبەینە و پێنج تەلەفۆنەکەن ئەومە تەلەفۆن چێ مێشکم چ مێش كاكا مشغول بزنس مانم تجارتك تیجارەتی وەڵ هەموو دای قەرد لێ دەکەنەوە كاكا جان ديتر با موضوعك وانا قورة نبي كرة ما كتكتي خوشوي وكتكش خوشوي بادو روجي كتوشي خلطنا بن كتكت ما بين نەخێر شتیوا نابێ کاکەیان بیکە لە ڕایخوا ئەخە ئەمە سەمعایە سەمعا ئەو دوانە دایمە پێکەون و خەڵک بینی ویانە ئیتر بۆ کشەکە نایی بە کوڕەکەم لە کوڕی من چاکتر و باشتر و جوانترتان دەسەکەوێ شتیوا نییە من بەس دیژامەوێ کاکە دەبێرێ بیکە لە ڕایخوا دەتون نیشان مانکە با قسەیەک بزای ئەوڵە چی باش هەسە کوڕم بڕۆ نیشان بۆ باک بۆ ئەو لە زاڵم و غەدارێوتا ئەو دوان هەردووکیان بۆ یەکتر یەکگرین مەگری کچی مەگری جا بگرن من تەنها یەک مەرجێکم هەیە رازي دەیفەرم كاكا رازي خاني جاي ابويا كان بصير هردو تساوي بیان بە قسەکەی کاکوڕم فەرمو مەرجی من ئەوەیە إيه. ئەم کوڕی ئێوە یەک هەفتەیەک بەیانیان سەعات 6 بەیانی من بەخەبەر کات ئەو کاتە من نیشەی پێشکەش دەکەم رازي كاكا رازي ئەمە کری مەرجان بۆ لەبەرەوەی بۆم دەرکەوێت کوڕی ئێوە کاسبە یان نا والله الشيء ولا كاكا من خوم كزاكي ايش كرم باشا من مطعم ما بزنسي خوم ما زياد ل 50 شاگرد ما بينز هلصن حوتو جشتي تي طواو توا وريكوتين تەواو ڕێککەوتین إيه. ئێستا توانن بڕۆن إيه. من لەبەر خاتری کچەکەم ئەمەوێ هەموو کارێکی باش بکەم بۆیەوە باشترین کار کردووە بەجددی دەستخۆشی لەگەم باوکی نمونەی فەرموو میسۆ بیانگەێنە بڕۆ زۆر مەمنون داشە کچێ